سڵاتان لەوێ بینەرانی 1964 من توانە نەقیم لە ئەڵقەیەکی تری شۆبەکاری سەربازی بۆ ئەو شەڕێی کە لە نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران هەیە لەگەڵتان دەبم تا دێت پێشهاتی نوێ دێتە پێشەوە. یەکێک لە گرنگترین ڕووداوەکانی ئەم شەڕە خستنە خوارەوەی ئەو فڕۆکە ئەمریکانە بوو کە دوێنێ لە ئێران کەوتنە خوارەوە. یعنی ئەمە ڕووداوێک بوو کە لە شەڕەکە زۆرترین سەرنجی چۆتە سەر هەتاوەکو ئێستش زۆرترین قسەی لەبارەوە دەکرێت. ئەوە بوو کە یەکێک لە فڕۆکەکان F-15 یەکێکی تر لە فڕۆکەکان ئەیدە سەندەربۆڵ بوو کە ئێمە زۆر بەوردی لە بەرنامەکانە باسی توانا و قدرەتی ئەم فڕۆکانەمان کردووە. فڕۆکەوانێک دۆزرایەوە بەڵام فڕۆکەوانێکی تر نەدۆزراوەتەوە بە چەندین فڕۆکە و هێلیکۆپتەر بە دوایدا دەگەڕێن. لە بەرنامەکەدا هەوڵەدەم یعنی ئەو زانیارانە بخەینە ڕووکە باس لە تەکنیکی خۆفرێدانی فڕۆکەوان دەکات و ئەم فڕۆکانە چۆن کراونەتە ئامانج بەچی خراونەتە خوارەوە و ئەوەی کە لە سەرەتاوە و تەنانەت لە شەڕی 12 ڕۆژەش لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە زۆر فۆکەسی دەخرایە سەر کۆنتڕۆلکردنی ئاسمانی ئێران بوو. باشە کە ئاسمانەکەی بەو شێوازە کۆنتڕۆڵە چۆن ئەم فڕۆکە پێشکەوتوانە دەخرێنە خوارەوە. ئەمانە و چەندین بابەتی دیکە لەگەڵ عقید سەلام مەسعەد ڕاوێژکاری 1964 بۆ کاروباری سەربازی باز دەکەین و شرۆڤە دەکەین. جەناب عقید بەخێر بیتەوە. سپاس خۆشتان بەخێر بێنەوە. هەر بژیت. جەناب تەزانی کە یەکێک لە ڕووداوە گرنگەکان کەوتنە خوارەوەی و فڕۆکانە بوو. ئەم فڕۆکانە لە ئاسمانی ئێران دوێنێ چۆن خرانە خوارەوە؟ ئێران بەنسبەتی ئێرانەوە ئێمە خۆی پێشم بەرنامانەش باسم کردووە کە هێزی بەرگریە ئێران هی ئاسمانی کۆتایی پێنە هاتووە. هەر ماوە لێرە ئێران ینی بڵین مفاجعە شتێکی سیرت بۆ پێشانەداتن لەم کاتانەیە. ئەمریکا ئەیوت من ئاسمانی ئێرانم تاو کۆنتڕۆل کردو و هیچ مەترسینیەوە فڕۆکەکان وایان لێهات بە نزمی ئەفرین لە ماوانەی ئاخیرە بەسەر ئێرانە. ینی دەنگیانە کردەوە سوپەرسۆنیک بەبانیا سوڕانەوە. ئەم فڕۆکەی ئاخیر هەرچەند ئێوان وتیان F-35 کەوتووەتە خوارەوە لە ئەوڵی بەیانەکان قسەکانە، بەڵام نەخێر مادام دوو کەسیتیایە F-15 چونکە F-35 کەسیتیایە و 16 شەریە کەسە و 18 شەریە کەسە تەنها کراولەرەکەی نەبێت دوو کەسە. طبعاً 15 شەک کەسە هەیەی بەڵام دووشی هەیە لە سترایک ئیگڵە ینی بڵین نسخەکانی. ئەمە بە موشکێک لێدرا ینی موشکێکی چۆنەڵی F-35 بۆ موشەکە ناکەوێتن ئەگەر لە جۆری ئیگڵا بێتن چونکە ئەم موشەکەتە تە بۆ حراریە یەکسەر گەرمای مەشینەکە وەرەگرێتن. ئەمە چۆنەڵی کەشف سلبی نەگەتف ئەی دۆزێتەوە ئەوە نییە ڕادارە کۆنەکان بێتن نیزامێت تازەیە بەکاری دێنێتن کەسبی نەرێنی پێڵێن. بەڵێ ئەوە ڕاست قسەکەی جەنابتە ئەوەی پێوترێتن بۆ ئەی دۆزێتەوە چونکە F-35 عادم نەفات بڵێن جەت پایپەکەی لە دواوە ناتوانێت ئەم موشەکە هەڵمەکەی ببینێ پەنجەمۆرەکەی، بەڵام F-15 و 16 ئەبیندرێتن بەڵێ وێنەی F-15 دانا بووە گەر برادران بۆ مام خەنە سەر ئەوە. یعنی جێگەی وەکو باست کرد دوو فڕۆکەوانە هەیە یەکە و هەیە دووە ینی بە جۆری نسخەکەی کە چیە کاتن چونکە ئەمە مۆدێلاتت هەیە سیت هەیە سی سترایکت هەیە سترایکی ئیگڵت هەیە سی ئیگڵت هەیە لێی مۆدێلاتی زۆرە بە نسبەتی سعودی ینی تەنها ئەوان چوار نسخەیان هەیە لەمە. لە ئەمریکاش ماوە ئەم فڕۆکەش ئەمریکا پشتی پێقایمەکانی تاکو ساڵی 2040 بەکاری دێنێتن بۆ شەڕی ئاسمان ئەم فڕۆکەیە. باشە هەر دوێنێ لە کاردانەوەی کەوتنە خوارەوەی ئەم فڕۆکانە دۆناڵد ترۆمپ دیسانەوە لێدوانیدایە و لێدوانی سیر لەبارەیە وتی ئەمە شەڕە و فڕۆکەش دەکەوێتە خوارەوە و ڕووداوی کەوتنە خوارەوەی تیان ڕووەدا و ینی ئەم قسانە چی ئەگەیەنن لەوەی کە ڕاستە شەڕ هەموو شتێکی تیە ڕووەدا بەڵام بۆ ئەمریکا ئەم فڕۆکانە زەحمەت نییە بخێنە خوارەوە؟ بەدڵنیایەوە زەحمەتە بۆ ئەمریکا چونکە تۆ ئاستان ئەمریکا ترامپ تۆ خۆتوتە تەواو ئاسمانی ئێران مڵکی ئێمەیە و توتە هێزی بەرگری نەماوە کۆتایی پێ هاتووە هەموو شتێکم لە ناو داوە. ئەی فڕۆکە چۆنەکەوێتە خوارەوە لەم کاتەیە زەربەیە زۆر گەورەیە بۆ ئەمریکا لەم کاتە کە فڕۆکەی F-15 بکەوێتە خوارەوە و تایبەتی لە ناو ئێران وی لە منتقەی خۆزستان لێ کەوتە خوارەوە لێیاندا فڕۆکەوانێ دۆزرایەوەی تریش دیار نییە زۆری دێمە سەرەوانە بەسەر سەر قسەی جەنابەت ینی لە شەڕی 12 ڕۆژەش تایوەکو ئێستا ینی ئەمریکا ئەوەی ڕاگەیاندووە کە ئاسمانی ئێران کۆنتڕۆڵە. باشە ئەمە نەنگیە
کە فڕۆکەی ئەمریکی ئاوا بخرێتە خوارەوە و بکەوێتە خوارەوە لەسەر ئاسمانی ئێران؟ خۆی شەڕ مفاجاتی تایە پێتم وتووە، یعنی بازە حیساباتێکەکەی سێرەکەی لە ناکاوە چتێت تر ڕۆدا. شەڕی 12 ڕۆژە لەگەڵ ئێستایا جیاوازە. شەڕی 12 ڕۆژە ئیسرائیل و ئەمریکا سیخوڕ و هێزی تایبەتیان زۆر بوو لە ناو ئێرانە. هەل لە ناو ئێرانەوە توانیان هێزی بەرگریەکان لە ناو بدەن پێش ئەوەی فڕۆکە بگاتە سەریان. ئەنجا فڕۆکە دەستی پێکرد لەیانیدا ئەو کاتە فڕۆکەیان نەکەوت بە هیچ جۆرێکی و هیچ کێشەیەکیان نەبوو. بەڵام ئێستاکە نەخێر جیاوازە. اینجا قەنەعەتیش بکە ئەمە یەکەم و ئاخیردانە نییە بۆ ئاگاداریت. هێشتان دێتە مەیدانەوە کە بکەوێتەوە ئەگەر ئیعادەی نیزامی لێدانی ئاسمان نەکەنەوە بۆ ئێران. باش وەردە و دەست دێمە سەر بابەتە تەکنیکیەکانی مەسەڵەن چۆن فڕۆکەوان چۆن خۆی فرێدەدا، فڕۆکە چۆن دەکەوێتە خوارەوە. لەوە دەست پێ یەکەم کە فڕۆکەوان کە فڕۆکەکەی دەکەوێت چی دەکات و فڕۆکەوان چۆن خۆی فرێدەداتەمە ئەوم بە وردی لە ڕاستیا بۆ باسکی. تۆسە سەری ئەم وێنەیە ئەمە سیخۆی سی رووسە ئەوەی ڕاستی بێتن ینی بەڵام فەرق ناکە هەموو سیستەمەکانی یەکە ئەگەر سیخۆی سی بێتن یان F15 بێتن جۆری کارکردنی کورسی و خۆی فرێدانی کە پێوترێ ئیجەکت هەمووی یەک نیزامە یەک سیستەمەکە بەکاردێتن. کاتێک کە فڕۆکە لێ ئەدرێ یاواتە تێکەچێ لە ئاسمان پاوەری نامێنێ ئەکەوێتە خوارەوە پێش ئەوەی فڕۆکەوان خۆی فرێدا ئەبێ سێجا بانکە ینی ئەڵێ خۆی مەید ئێر بەڵام ینی ئەوان چۆن بەکاری دێنن مەی دەی سێجا بانگەکە بۆی ئیشارەتەکە وەربگیرە و بزانن تووشی کێشە بوو خۆی فڕێداتن. دوایەوە عملیەتی خۆفرێدان لە فڕۆکەوە تاکو فڕۆکە فەرقەکاتن. سە بۆ نمونە بە بڵێن ئەو بینەرانەیە ئەگەر فیلمی تۆپگانیان بینی بێهی تۆم کروز کاتێک کە فڕۆکەیە بە دوایەکەوێ پێڵێ ئیجەکت خۆت فرێدا دوو قوڵاب هەیە لەبان سەری لە پشتەوە ڕایە کێشێتن. تەمان پێش ئەوەی ئەو قوڵابانە ڕابکێشی کورسی فرێدان وەکو بۆمبی دەست بسماری هەیە مسمار ئەمان داهێنێت. فڕۆکەوان هەیە کاتێک کە ئەفرە یەکسەر بسمارەکە دەرەکاتن حازریەکە شۆنی تایبەتی خۆی هەیەدارێ فڕۆکەوانیشەیە ناترسێت دەری ناکات لە کاتی لێدانە ئەنج ئەم عملیێتاکە. بەڵام کاتێ ئەو حەڵقەیەت کە ڕاکێشە بە نسبەتی فڕۆکەی رووسیەوە ببوورە زۆری لە بن پابێتن. کاتێک کە ڕاکێشێشی ئەبێ هەردوو دەست وا بێتن ئەکسکەی PTX چونکە بۆی هەیە کە قۆڵەکانت وا لێ بکات لە قڕاق تیارەکە بدا قۆڵت لێ بکاتەوە یەکسەری بڕێک کەرتێکاتن. پاتیش لەبان ڕێدەرە چونکە فڕۆکەی جەنگی بە پا ئاسوڕێتەوە ڕاست و چەپ ئەوە نییە سکۆن بێتن بڵێ هەبێ هەردوو پاشی ڕابکێشە بیهێنێتە بن کورسێکەوە. ئەنجا دوایەوە قایشەکانی ئەگەر شیل بێ بێ هەمووی تون بکات چونکە ئامود فەقەری پشتی ێشکێنێتن لەو سورعاتە. ئەم عملیەتە هەمووی کە بڵین لە کاتی کورسی فرێدان ئەو حەڵقانە کە ڕائەکێشێتن هەفتە عملیەت زیاتر ڕۆدا لە ماوەی چرکەیە کەمتر لەسەر ئەو کورسێکە لەسەر ئەو کورسیە. پێش ئەوەی کورسێکە دەربچێت تۆ هودت هەیە ئەو جامەی بانسەری بڵین ئەوە یەکسەر ئەکرێتەوە لە بن ئەو هودە خەریتە هەیە زانیاری نەکەوێتە دەست دوژمن ئۆتۆماتیک یەکسەر ئەسوێتن. ئەنجا دوایەوە عملی کورسی دەست پێەکاتن. کورسیش کە دەرەچێ سەسەرەکەی لێرە ئاگرێکی زۆری پێوەیە دوو گولەی پێوەیە بەقەت جۆری تۆپی 57 ملیمە بەرگری ئاسمان ئەوانی کە لە سەری ئیشان کردیان بینی بێتیان دیارە بەقەدەوەی دانەیەکی لە ڕاست و چەپی کورسیەکە بەستراوەتەوە ئەکەوێتە ئیش ئەو کورسیە دەرەکاتە دەرەوە. ئەنجا سورعەتی دەرکردنی لە دەنگ سەریەترە ینی 340 متر لە چرکەیەکە زیاترە کە بەرزە بێ ئەچێتەوە ئاسمان لەو کاتە کورسی لێتە بێتەوە چونکە پەرەشوت لەکوێیە لە بن فڕۆکەوانە کورسەکە لێ بێتەوە و پەرەشوتەکە ئەکرێتەوە. بەڵام پەرەشوتی فڕۆکەوان ینی وەکو پەرەشوتی ئەمانەی پرۆفێشناڵەکان نییە سکۆن و برێکی زعیفە بۆی هەیە هەوا زیاد بتباتن. ئەنجا دوای ئەوە کە کرایەوە تەبان لێرە فڕۆکەوان چی بەسەر دێ لەو سورعەتە نییە بەشەر لە دنیا بەرگەی ئەو سورعەتە بگرێ لە هۆش خۆی نەچێ ئەو عملیەتە بلۆک کاتی دەرچوونەکە کاتی دەرچوونە هیچ بەشەرێ ناتوانێت خۆی ڕابگرێ یەکسەر بلۆک ئاوت بوو کە خێن ناگاتە سەر بەو سورعەتە. بەڵام کە کورسی لێ بووە پەرەشوت کرایەوە ئەو نەقڵەدانەی پەرەشوتەکە کە تەکانی پێدا دێتەوە هۆشخۆی ئەنجا ئەزانێ وەزع چیە لە دەوروبەری ئاوها کورسی ئیشەکاتن لە فڕۆکەی جەنگیە. زۆر باشە. ئەمە ئەمەلەی خۆفرێدانەکەی فڕۆکەوانەکە باشە. فڕۆکەوانەکە چی پێ لەو کاتە
کەیتر دەرچوو لە فڕۆکە و بە کورسێکە و بە پەڕەشوت جیابووەوە لە کورسێکە و کە دای لە عەرز چی پێیە، چی ئەدەواتێکی پێیە، چی ئەشیایەکی پێیە بۆ خۆی؟ زۆر ئەشیای پێ فڕۆکەوان تایبەتی پێش هەموو شتێمانی بڵین لەسەر دەریا ئەوانە هەمویان بەلەمیان پێ لەناو فڕۆکە لەناو ئەشیاکەی خۆی کە کورسەکە دەرەچێ پەڕەشوت تر لەگەڵ تا دەرەچێ جنتایەکی کەیە ئەمە ئەشیای تایە پەڕەشوت مەسەلە هەیە بە پای فڕۆکەوان بەستراوەتەوە ینی هەر بە پەڕەشوتەکەی خۆی بەستراوەتەوە جنتاکە هەشە نەخێر بە پەڕەشوت تر لەگەڵ بچووکە دێتە خوارەوە لەگەڵ تا لەناو ئەو جنتایە بڵین هەموو شتێکی تایە جگەلەوەی کە بەلەم بکەویتە ناو دەریا شیری تایە نەستەلەی تایە چکلێتی تایە حەبی تایە جۆرە حەبەکان زۆرە بۆ نمونەکەویتە بیابانەوە عارەقە ئەەکەی زەختت داعبەزێتن یەک حەبێک بەکاردێنی معادلەی زەختەکەتە گەڕێنێتەوە جێی خۆی بۆ نمونەکەویتە وێنانە برسیتە بێ دانێ لەو نەستەلانە یان شیرەکان کە ئەی خواتن وابزانە جەمێنی ڕۆی تەواوی خواردووە جگەلەوە ئیتر جیهازیشی پێەیە هی پەیوەندی بە GPS بەستراوەتەوە جگەل لەوەش بڵین دەمانچەی تەنویری پێەیە کە فیشەکە تەقێنێ بە ئاسمانە ئەگەر فڕۆکەیەکی هاوڕێی خۆیان ڕەت بێ یەکسەر تێگرێ بە ئاسمان ئەوەی بینێ ڕەنگەکە بینێ لە ئاسمانی تر ڕنگ سوور بێ پەمبە بێ بە هەر جۆرێکی بێتن بەکاری بێنێت شوۆنەکەی تهدیدەکە خەبەرەدا لە چۆ کەوتووەتە خوارەوە ئاشای کە تەمانەمانی کە باسیەکەم لە بازارە نییە ینی نەستەر و چکەمە تایبەتی فڕۆکەوانە بەکاری دێنن حەبیشی تری تایە هەتاکو گیانی بۆنێ پیسی دەرەکاتن کە بکەویتە مەسەڵەن بۆ نمونە هەنێ زانیاری هەبێ جارێ لە جانی ماوە کەوتووەتە دەست دوژمنەوە کە بۆنیەکەن وازانن خۆی پیس کردو بەس خۆی نا حەبەکە وای لێەکاتن ڕێ دەنێ بچێتە سەر ئەو جۆرە شتانە بۆی ئەو قاغزانە لە ناودا و نەمێنێتن ئەو زانیاریان نەکەوێتە دەست دوژمنەوە ئەم ئەشیانەی کامڵ پێەتی جگەلەوە دەمانچێت شخصیشی پێوەیە هەڵێگرێت سیلاحێک حربەی پێەیە دوو جۆری پێەیە چقۆیەکی گەورە و دانەیەکی بچووک وەکو بڵین هی تەشریحە هی دکتۆرەکان ئەوانەی پێەیە ئەم معداتە کامڵی پێەیە ئەمەش بەرگەی 48 ساعتەگرێتن کە لەلایەتی ئەتوانێت لە ژیانە بمێنێ بابینە سەر عملیەی یانکردداری بە دواگەڕانی کە کەوتە خوارەوە فڕۆکەوانەکە چۆن بە دوایە گەڕێڕێ ئەمە هیچ GPS-ێکی پێوەیە ئاسان بدۆزرێتەوە ئێستا بۆ نمونە و ڕووداوی دوێنێ ئێران یعنی بە درێژایی ڕۆژ و شەوەکە بە دوایە گەڕان بە دوای ئەو فڕۆکەوانەی کە لیانون بووە ئەمەلەی بە دواگەڕان چۆنە؟ خۆی بە دوای ئەگەڕێن چۆن جارێت چۆن ئەزانن ئەوە لێ چۆ کەوتە خوارەوە ئێستا بۆ نمونە سام فڕۆکەوانە کە خۆی فرێداوە مەسەلەن لەم وێنەیە چووە بە ئاسمانە جگەلەوەی کە بانگە کاتن ئیشارەتە دایانی من لێدرام خۆم فرێدەم لێرە سیستەمێکی تایە هەل لە ناو کورسیەکەیە سیستەمەکە پێ وترێ ELT سیستەمی ELT چییە؟ لە کاتی کورسی دەرچێ لە شوێن خۆی ئۆتۆماتیک ئالی ئۆتۆماتیک خۆیەکەوێتە ئیش چونکە فڕۆکەوان لێرە لەوەش خۆی چووە ئۆتۆماتیکەکەوێتە ئیش یەکسەر ئیشارەت هێ بۆ چێنێرێ بۆ مانگی دەستکرد کە پەیوەندی پێوەیە ئیشارەتێکی بۆ نێرێ ئەو وەریەگرێتن ئەیداتەوە بە زەوی یەکسەر ئەو کورسیە دەرچوو لە ناو تیارەکە شوێنەکەی تهدیدەکە ئەزانێتن بەم نیزامە دەرەچێ ئەلێنانە جگەلەوە کە فڕۆکە ئەکەوێتە خوارەوە تۆ وەکو باسمان کردووە لەو حەی تیرروفت و ڕادارت هەیە کە بزر بوو یەکسەر ئیشارەتەکە لەسەر شاشەکە لە چۆ نقطەی بزربوونیەتی حداسیاتەکەی دەرەکاتن ئەبەو شێوازە ئەزانێت لە چۆ کەوتە خوارەوە ئەنجا سیستەمێتری شەیە لای فڕۆکەوان لەگەڵ خۆیان ینی بەکاری دێنێتن ئەویش لینک 163 مەسەلەن بەکاردێنێتن ئیشارەتەدا جگەلەوە ڕادیۆیەکی تریشی پێەیە دوو سیستەمی پێوەیە ینی بە GPS ئیشەکاتن ئەتوانێت ئیشارەت بە دالای خۆی بیخاتە ئیش ئەم جیهازانە کە ئیشەکە ئەوەی لەقەت کورسیەکەیە یان ئەوەی لەقەت خۆیەتی ینی پێوترێ سڤایڤەر رادیۆ ینی رادیۆی نەجات بوون سڤایڤەر رادیۆ ئەمە کە بەکاری دێنێتن ئەو پاتری کە لە ناوێتی بەرگاگری لە نێوان 15 تاکو 19 سعات ئیشەکاتن یان ئەبێ بدۆزرێتەوە لە نێوان 15 تاکو 19 سعات ئەو ئیشارەتە ئیشەکە بەڵام لێرە سڤایڤەر رادیۆ کە بەکاری دێنێتن وڵاتی دووەم کە کەوتووەتە ناوی کە بڵین دوژمنیەتی ئیشارەتەکەی وەرەگرێتن ئەزانێ لەکوێیە لەبەرەوە کە خستیە ئیش ئەبێ بە ماوەیەکی کەم و بیکوژێنێتن و شوێ خۆی بگۆڕێتن نەوناوە نەمێنێتن نەکەوێتە دەست دوژمن
ئەو ئوسلوبە بەکاردێنن لە کاتی کەوتنە. دەڵان لێرەش فڕۆکەوان مەشقی بینیوە، ئەوە نییە تەنها مەشقی فڕۆکەکە نەخێر، مەشقی ئەوەی بینیوە کە کەوتە خوارەوە چۆن ڕابکات، چۆن نەجاتی بێتن، چۆنەوە شایی پێەتی بیشارێتەوە، پارۆشوتەکەی بە زووترین کات بشارێتەوە، دیار نەمێنێت لە کوێیە. ئینجا دوای ئەوە مەشقی ئەوەی بینیوە کە چۆن بەرگری لە خۆی بکاتن، دوای ئەوە دوای 48 سعات مایەوە چۆن بژێتن، چی بخوات چی بکاتن، ئەوەش ئەگەڕێتەوە. یان ئەگەر چیرۆکێک هەیە لە بۆسنە بڵین فڕۆکەوان ئەمریکەکە F-16 کەوتە خوارەوە 6 ڕۆژی پێچوو هەتاکو دۆزرایەوە، نەوەک لە ماوەی 19 ساعتیان 48 ساعتە. بەڵێ باشە، ئێستا بۆ نمونە ئەگەر باسی ئەو ڕووداوی دوێنێ بکەین لە F-15کەیە دوو تەیاری تیا بووە، بەڵێ دوو فڕۆکەوانی تیا بووە. باشە لە یەک تەیارا بوون، بەڵێ ئەمە بۆچی یەکیان پەڕیوەتە شوێنێتر و یەکیان چۆ بۆ شوێنێتر، یەکیان دۆزرایەوە یەکیان نەدۆزرایەوە؟ تۆ ئەگەر لێرە ئەگەر حیسابی سورعاتی تیارە بکەین ئەوان هەردووکیان بەیەکەوە ناتوانن لە یەک کات دەربچن، ئەی چۆن عەمەلێکە؟ یەک بە دوای یەک دەرەچێ. تۆ جامێک گەورەت هەیە هود لە پێشەوە ئەکرێتەوە، نەوەکەوە بڵێن یەکێ بەری بکەوێتن لەو سورعاتە دەربچێتن. ئێستا لەم وێنەیە ئەگەر سەیرەکەی نمبەر وان ئەوەی پێشەوە فڕۆکەوان جارێ لە ناو فڕۆکەکەیەتی ئەوەی دواوە خۆی فرێداوە. حیسابی سورعاتی تیارەکە بکەی لەگەڵ سورعاتی کورسیەکە کە ئەو کورسیە لە نێوان 50 تاکو 70 مەتر ئەڕوا، نە زیاترە نەکەمترە، 50 تاکو 70 بەو سورعاتەوە دوایی لێ ئەبێتەوە. حیسابی سورعاتی تیارەوە حیسابی ئەو بکەی مەسافەکەی زۆر زۆرە بێتن لە نێوانیانە، زۆرە بێتن. لێرە حاڵاتێتر ئێستا ئەم تیارە مەثەلەن سترایک مستەقیمە ئاها ئەفرێتن ڕێک، بەڵام بۆی هەیە ئەم فڕۆکەیە گەر سپن بکە بەلایە بکەوێ یەکێکیان بۆ ئاسمان بڕوایە یەکێکیان بەلایەترا بڕوات، دوورە بنەوە یەک، کەواتە دوورە بێ زۆر بە کیلۆمەتر دوورە بنەوە لە یەکەوە نییە بڵێ بکەونە عەرزیەکتی، بەڵام حاڵاتیش هەیە هەردووکیان نێزیکێکە کەون کاتێ ئەگەر هەوای نەبێتن، چکە ئەو پەرۆشوتانە هەواکاری لێکە وەکو پەرۆشوتی محتەرفەکان نییە بڵێ بەکەیف خۆم دابەزە و سورعات وانم بکەم، بۆی دوور فڕێداتن و لە شوێنێکی کە ئەکەوێتن و هاوڕێکەی خۆی نادۆزێتەوە ناگەن بەیەک، ئەو حاڵەتانە ئەبێتن. بەڵێ باشە، لە پرۆسەی گەڕانەکە ینی هێلیکۆپتەر بەکارەهات کە بە دوای فڕۆکەوانە گەڕان دوێنێ، هێلیکۆپتەرەکانی زۆر بە نزمی دەفرین لە ئاسمانی ئێران، ئەمە ناترسان لیان بدرێ؟ طبعا خۆی لێرە احتیمالاتی هەیە ئەوەی سەیرە فعلا نزمە فران لە منتقەی خۆزستان لەوێنانە بە نزمی. لێرە احتیمالێک هەیە بڵین بۆ نمونە یاک ئێران حربی عێراق و ئەمریکای خوێندوێتەوە نەکەوێتە ئەو هەڵەیە. بۆ نمونە فڕۆکەوانی دووەم بۆی هەیە کەوتوێتە دەست ئێرانیەکانەوە، احتیمالە من ناڵێم 100%، بەڵام بۆی گریمانە ڕنگ بێکەوتوێتە دەستیانەوە. ئەگەر سەیری عێراق بکەی کە دیلی ئەمریکای گرت یەکسەر دەست بەجێ مقابلەی تەلەڤیزیۆنی لەگەڵا کرد، هێنایانە سەر تەلەڤیزیۆن، ئەوانە سیر بوو، ینی هیچ حیساباتێکی هەواڵگری و ئەوانەیان نەکرد، بە شەرتێ نەخۆشخانەکەش دیار بوو وە لە چۆش مقابلەی لەگەڵاکەن وە دەست بەجێ وە خەریکی عیلاجکردنی، ینی عەزیەتی پێگەیشتووە. ئەمریکا یەکسەر سەیری کە زانی لەکوێیە دەست بەجێ هەلیکۆپتەر هات دابەزی و بردیان و ڕۆیشتن، بۆی هەیە لە دەستە ئێران بێتن، بەڵام باسی ناکە ئیشارێتەوە. بۆی هەیە هێزی بەرگری لەو ناوچەیە ئەو موشەکەی کە تێیگرتووە نەبێتن بە زۆری لێوێنانە و هەلیکۆپتەرانە ئەسوڕێ. بەڵام احتیمالێکی زۆر زۆر گەورە هەیە ئێران پلانەکەی چییە؟ بۆ لێی نادەم لەم هەلیکۆپتەرانە. ئەمریکا ترامپ نیازی ئەوەیە لە خەرەک و قەشەم و هرمز نەخێر ئەیەوێ لە ناو خاکی ئێران دابەزێ، تایبەتی خۆزستانەوە ناوانە نێزیک عەبادان بۆ نەوتەکە ئەوەیان خستوەتە مێشکیان، چونکە ڕئیس ئەرکانی بڵین هێزی زەوی ئەمریکا دەرکرا پێرێ کە ڕازی نییە لەسەر وەزعەکەیە، ئەڵێ سەرکەوتن بەدەست ناهێن، بەڵام ترامپ زۆر ڕقیەکاتن داوەزێ. ئێران لێرە ئەوە ناکاتن، چاوەڕێەتی ئەو هێزە بێ لە ئێستەوە خۆی پێشان نەدا چی هێزێکی هەیە چی لە ئەمریکا ئاکاتن لەو ناوە چی لە فڕۆکەکانیەکە و لە هەلیکۆپتەرەکانی. کاتێک کە هێزی زەمینی دابەزێ ئەو کاتە سەرەکەی چتێتر دێت مفاجەیەتر دێتە مەیدانەوە. ئەمە پلانی شەڕ جەنگ ئاوها بێ. ئەنجا جەنەراڵەکانی ئێران چۆن بیرەکەنەوە چ پلانێکیان دانەوە ئەوە دوا ڕۆژ دەرەکەوێتن ئەگەر بیوێت دابەزێتن لەوێنانە.
يعني ئەتەوێ بڵێ کە ئەتوانی بیپێکن ئەو هەلیکۆپتەرانە پێکن چکە زۆر بەڵام لەبەرەوەی کە شوێنیان کەشف نەبێ و نەزانێت چی جارەچەکە لەو ناوچەیە هەیە چی هەیە و لە چۆن و بەچوو جۆرە چونکە ئەگەر دابەزەیە بێ هەواڵگری تەواوی هەبێ بۆ ناوچەیە لەبەر ئەوە بێدەنگە بن تاکو ئەو کاتەی بەهێزەکە بە تەواوەتی دێتن ئەو هەموو هەلیکۆپتەرانە ئەو کاتە سەم هەلیکۆپتەران مەسەڵەن تیمی ئەنقازی تایە نەجاتبوونی ئەو کەسانە بەڵام کاتێککە دێ هێزی تایبەتی تایە فرقەی 82 تایە ئەمانە بە پەرەشوت خۆیان فرێدەنە خوارەوە تۆ لەم هەلیکۆپتەرانە بدەی گەڕانەوەی ئەوانە نامێنێتن ئەگەر بیانەوێ عملیەتێکی سریع بکەن نەوعی لەو ناوچەیە ئەجا ئەمە پلانی شەڕ هەر جەنێراڵی هەر سوپایە خۆی ئەو پلانانە داعانێتن ئەو احتیمالەکانیەتی باشەیەکێک لەو هێلیکۆپتەرانەی کە لە پرۆسەکە بەشدار بوو بلاک هۆک بوو ئەمە ئیشی چییە بلاک سیکۆرسکی ئەویش بەشدار بوو لە گەڕانە ئەمەش لەلایەن سیکۆرسکیەوە دروستەکرێت بلاک هۆک بلاک هۆک فڕۆکەیەکی زۆر باشە ینی وەکو بڵێ مێڵی ڕووسی مێڵ هەشت هەفدە بلاک هۆک تەنها ئەمەلیاتی ئینقازەکە نەجات بوون فڕۆکەوان کەوتە خوارەوە بریندارت هەبێتن پزیشکیت پێویستی بێتن ئەم جۆرارە ئیشانە بە بلاک هۆکە کرێتن جگەلەوە چەکیتیان نیە نییە ئەو پەڕی ئەتوانی بیکەیسیەک ینی ئەم 61ێکی بۆدانەی وەکو بیکەیسی لە تەنیشتەکانی بتوانێت تەقە بکاتن لەوە زیاتر هیچ ئیشوکارێکی نییە ئەمەلیاتی نەقڵ سەریع نەجات بوون ئەو جۆرە ئیشاناکە و هەتاکو من وەختی خۆی باسم کردو ئەو کەسانی بیانوێت سەری فیلمی بلاک هۆک داون بکەن لە سۆمال کە ویستی تیمی دلتا نەجاتدا لەوێ خستیانە خوارەوە بەڵێ ئەوە ئیشی ئەوەیە بلاک هۆکانە باشە لە هەندێک ڤیددیوال ئەوە دەرەکەوت دوێنێ لەلایەن خەڵکەوە تەقل لە هێلیکۆپتەرەکان دەکرا ئەوانەی کە بۆ بە دوای فڕۆکەوانەکانە دەگەڕان یعنی بە فیشەکی کلاشکۆف دەخرێنە خوارەوە هەلیکۆپتەرانە؟ نەخێر بە فیشەکەی کلاشنکۆف ناکەوێتە خوارەوە ینی تۆ لە بیرت نەشە مەسەڵەن هەلیکۆپتەرسا ئەگەر ئەوەی بینیم کە لە ئاباچی تەقەی لە ئاباچیە کرد ئاباچی درعی هەیە ینی بڵین لە قۆڵی فڕۆکەوان بەبانەوە ئەتوانی لەوێ لە جامەکەی بدەی مەسەڵەن برینداریکەی بەسەو فڕۆکەیەدەوە هەلیکۆپتەرە دوور بوو ینی فیشەکی کلاشنکۆف ناگاپی هەر زۆر دوور بوو بیکەیسی ناگاپی لەبەرەوە هەروە بە بەلاش تەقەیە کردیانی بە ئاسمان بە کۆپتەرەکە ئاسان کۆپتەرەکە شار هەستی پێناکە ینی حاڵاتی لە ئاسمان بڵین ئەنی ژۆڵ پەزەشن حاڵاتێکی نائارامی بۆی دروست ناکاتن فڕۆکەوانی شەستی پێ ناکاتن هیچ بە هیچ جۆرێ یعنی هەروە بە بەلاش لەوە ینی لای خەڵکیشەوە ینی ئەو خەڵکە کە تەقەی لێکا لە سەرجادە و لە گەڕک و ئەوانەوە چۆن تەقەیان لێ ناکاتەوە تەقەی لێ ناکات چونکە ئاسڵان احتیمام بەوە نادا تۆ فیشەکە هەبوو بە بڕنەوە بە تاپڕ تەقەی لێ کردی آخر خۆی ئەوە جانی درع بنی هەمووی نا لای شۆنی فڕۆکەوانەوە هەتا هەلیکۆپتەر مەسەڵەن فڕەنسیەکان کە عێراق هەی بوو ئەلوت ئیرۆیک ئەوانەش بن فڕۆکەوان ئەوانە درعە دوایەوە ئەو ئیشی ئەوە نییە تەقە لەو هاوڵاتیانە بکە ئەو ئیشی هاتووە بە دوای یەشێکە گەڕێ هەڵی بگرێ و بڕواتەوە مشاغڵی شتێتر ناکاتن ئەگەر واجبی ئەوە بێ بچێتە ناو دوژمنەوە بۆ شەڕ ئەو کاتە ناجیاوازە لەو خەڵکەدا کە تەقاکە بەڵام ئەم هاتووە بە دوای فڕۆکەوانێک ئەمانی شیش زەرێکیان بۆی نیە نە فیشەک بەریەکەوێت نە لێدا نا ئەیشڵەژێنێ پەیوەندی بۆەوە نییە لەبەرەوە ئیشی خۆی جێبەجێکە و ئەڕواتەوە کەواتە باسی ئەم هێلیکۆپتەرانەمان کرد کە بە نزمی ئەفڕن و بە دوایەوە فڕۆکەوانەدا دەگەڕان و ئەوانە ئێران متفقی لەسەرەوەی کە دەیت ئەو فڕۆکە گەورانی وەکو F-15 و ئەی دەی خستۆتە خوارەوە ئەیتوانی ئەمانش خاتە خوارەوە بە زۆر بە ئاسانی بەڵێ زۆر باشە لە ئاسمانی ئێران و لە پرۆسەی گەڕانەکەی جگە لە هێلیکۆپتەرکە باسمان کرد C-130 بینرا ئەم فڕۆکە زەبەلاحە ینی ئەی ئەمە ئیشی چی بوو بۆ لە پرۆسی گەڕانەکە C-130 ئەمانە جوەری هێرکلس ئەمانە نەوعی هەیە عێراقیش وەری گرتووە بەس عێراق جەنگیەکەی وەرنەگرتووە بە سیبارە ئەمە نەوعێکی هەیە چەکیتیایە کە لە شوێنی ئەگەر شەڕ ببێ بەردەوام ئەخولێتەوە سە بۆ نمونە ئەگەر باسی فڕۆکەی جەنگی بکەین یان باسی ئەیدە تەندەربۆڵت بکەین سیرەکەی دیێ هێڕشە بە دابەزێت تەقاکە لێدا و بەرزە بێتەوە دوایەوە بێ بخولێتەوە بگەڕێتەوە جارێتر بەڵام ئەمە نەخێر لە تەنیشتەکانی دەرگای هەیە دوو جۆر دۆشکەی تایە تۆپی تایە یعنی شتێکی زۆر سەیرە بووە قەسفی زەوی لە بڵین لە فەوج بدا یان لە سیارە و ئالیات بدا بڕوا بکە لە ئەیدە تەندەربۆڵت زۆر خەتەرتر و زۆر مەترسیدارتر ئەمە
وێرانەکە لە هەر شوێنێ شەڕ ڕوو بدا یان هێزێ بێتە پێشەوە ئەم فڕۆکەیە بە تەنیا توانێت چارەسەری بکاتن لێی بداتن ئەوە نییە بڵێ ینی تەنها ڕۆیشتووە لێوێ بگەڕێنا نەخێر ئەمە ئسنادا بۆ هێڕشی زەوی لە ئاسمانەوە وەکو ئەیدە فەندەربۆڵت ئەو ئیشاکە بەڵام ئەم لەوێ بێتن وابزانە 4 فەندەربۆڵت لێوێنانەیە ئەوەندە کاریگەرە ئەوەنە کاریگەرە بەقەت 4 فەندەربۆڵت ئەم فڕۆکێت ئەسیری هەیە ئەلێنانە بۆ مەشات بۆ پیادە لە زەوی ئەگەر بێن بۆ ئەو ناوچەیە ئەمەشی لێ بووم بەڵا بەڵێ بەکاری دێنە سوڕێتەوە لێنانە ئەبێ تۆ کێشەکەەوەیە فڕۆکەوانەکە نابێ بکەوێتە دەست ئێرانەوە کارەساتە بە هەموو هەوڵێکیان هەموو خەرجیەکەکەن بەس بیهێنەوە یعنی جگەل لەم فڕۆکانی کە باسمان کرد هێلیکۆپتەر و ئەم 330 فڕۆکەی تریش لە ئاسمانە بێ یان مەسلەی فڕۆکەی شەبەحی و درۆن و ئەوانە بۆ چاودێری کردن هەبێتن لە ئاسمان ئەبێ هەبێتن تایبەتی درۆن و ئەوانە تۆ درۆن جۆری هەیە مەسەلەن MQ9 کە تاکو ئێستامان 90 دانەیان خستۆتە خوارەوە لەو سیخوڕیانە عملیاتی استطلاع و بەحث ئەوەی کاتن چۆن ئەگەر بڵین لە ئێران کە سەرۆکی ئێران ڕئیسی کەوتە خوارەوە درۆنی تورکیە هات لەەوە ئەگەڕا بە دوای لەبەرەوە تۆ درۆنی سیخوڕی زۆر زۆر پێویستیت پێیە کە بگەڕێ لەگەڵ فڕۆکەی جەنگیە و لەمان کاتیشە فڕۆکەی جەنگی شەبێ لە ئاسمانە تۆ هەموو احتیمالاتێک داعنیت بۆی هەیە لەو کاتە ئێران یەکێ لەو مێک بستونەنایی بەرزکاتەوە لێ ئەم تارانە ناتوانێن فڕۆکانە بەرگری لە خۆی بکاتن و نا هەلیکۆپتەرەکان دەتوانن بەرامبەر بە مێکەکە لەبەرەوە بێ فڕۆکەی جەنگی تر هەبێ لە ئاسمان هەتا فەندەربۆڵتیش ئەیدا ینی ناتوانێت بە ڕووی مێک ببێتەوە مێک 29M زۆر باشە شتێکی تری سەرنجڕاکێش بوونی ئەو کاغەزەیە ئەو نووسراوەیە کە لە گیرفانی فڕۆکەوانایە بە چەند زمانێک تیان نووسراوە بەسەکەم باسی ئەوم بۆ بکەی بزانام ئەمە چییە نووسنتیایە بە چیمە بەستێکە کاغەزەی لە گیرفانایە سا هەر وڵاتیە تۆ بڵین معارەزەی تایە دژی حکوومەتەکەت باش ئەگەر مەسەرەن لە عێراق بێ لە ئێران بێ لە ئەفغانستان لە هەر وڵاتانەی ئاسیا هەمووی معارەزەی تایە دژی حکوومەت ئەم کاغزە کە ئەنووسرێتن ینی هاوکاری ئەو فڕۆکەیە بکەن خەڵاتێکی گەورە هەیە کە تۆ دەربازیکەی نەکەوێتە دەست سپای بازداران یان حکوومەتی ئێران بۆ بەم هەموو زمانە ئینووسن سەبینە سەر ئێران ئینگلیزیەکە شەرتە ئەینووسی تورکیت نووسیوە ئازەریت زۆرە 10 ملیۆن ئازاری تەیە لێوانە دوایە بە عەرەبی نووسیوتە خۆزستانە هواز هەمووی عەرەبە ئەگەر لەوێ کەوتە خوارەوە بڵێن لە ڕۆژاوا کەوتە خوارەوە بەڵێ هەر کوردەکە لێوێنانەیە بە کوردی بۆی نووسراوە بەڵێ ببوورە ڕۆژهەڵات بە کوردی نووسراوە کوردی زۆر لێیە دوایەوە بە فارسیش نووسراوە ئیخۆ لە ناو فارسی شەیە دژی حکوومەت بێتن مەسەڵەن ڕازی نییە لە حکمی مەلاکانە لە ئێران جمهوری ئیسلامی ئێران لەبەرەوە بەم جۆرە زمانانە نووسرێ ئەم زمانانە سەرەکیە لەو وڵاتانە پێک هاتووە ئەلەم گەلانە لەبەرەوە قاغزەی پێ و لەگەڵ خەڵاتێکی گەورەیە تەبان هەتاکو بیدایەتی جەنگ مەسەڵەن بڵین فڕۆکەوان کە ئەفری بۆ وڵاتێ تر هەتاکو لە عێراق لە ئەوەڵی سیرتە کرد تومەنێ زۆریانەدا پێی ئەگەر کەوتی لە ناو ئێران لە منتیقەی کوردی یان عەرەبی توانیت ڕێکەوی لەگەڵیان ئەو پارەیانیان بدەرێت دەرتکەن بتگەێنەوە سنوور خەڵاتی وازانمەشەر باسی خەڵاتی تیاکرا خەڵاتی تایە بەڵێ هەینی خەڵاتی تیا خەڵاتێک گەورەتە دەینێک کە ئەم فڕۆکەوانە بگەێنیتە شوێنێکی دیاری کراویان خەبەر بدەیت تەما خۆی فڕۆکەوان ئەزانێت GPS پێ هەموو شتێکی پێە ئەزانێ بە چ ڕێگایە کا بڕوا و ئەو کەسە بۆ چۆبی بانەجاتیدا بیشارێت و ئاهەیە لە ماڵەوە بێ لە ناو سیارە بێ لە زەرعاتە بێ لە هەر شوێنێ بێتن ئەو فڕۆکەوانە بشارە و نەجاتی بدە بۆیە ئەو قاغزانەیان هەمویان پێەیە بەڵێ هەمویانەوە شتێکی زەڕورە ئابێ پێی بێتن بڵێ یەکێکی تر لە ئەوەی کە بەلای منەوە سیر بوو لە ڕاستیە باسی فڕۆکەی فیلمان زۆر کردووە ئێمە لە ئاسمانوانە کە سوتەمەنی دەدات بە فڕۆکەی تر بەڵام دوێنێ یەکێک لەو فڕۆکە گەورانە سوتەمەنی دەدات بە هەلیکۆپتەر هەلیکۆپتەریش سوتەمەنی وەردەگرێت لە ئاسمان بەڵێ هەیەتی هەلیکۆپتەریش وەرەگرێت لە ئاسمان ئەنجا ئەو کاتە لێدانی زۆر ئاسانە بێتن ئەو لێدانی هەلیکۆپتەرەکە لێدانی فیولەکەش ئاسانە بێت چونکە ئەبێت سورعەتی دابگرێتە سورعەتی هەلیکۆپتەرەکان ناتوانێت چەندێ بفرێتن ئەم سورعەتی چەندێکە ینی ئەمانە 200 کیلۆمەترە بەڵێ ئەگەر سێری هەلیکۆپتەرەکان بکەی
شیشێکی زۆر گەورەی بۆ دانراوە لە دەمەکەی زۆر درێژە وەکو هی جەنگی نییە چونکە جەنگی پەڕەوانەی پێ نیە ئەمە ڕیشەی پێوە شفرەی پێوەیە بۆی هەیە لی بدا لە کاتی بڵین لەو سۆندەیە بدا لە کاتی سوتەمەنی وەرگر و ئەمەش ڕووی داوە یعنی حاڵاتی ئەنیژۆل پۆزیشن بووە هەلیکۆپتەرەکە یەکسەر ڕیشەی دابەزیوە چونکە ڕیژەی هەلیکۆپتەر چۆنە تۆ سرعات وەرەگری کە بتەوێت سەریع بکەی ئەو پەڕەوانەیە دێتە پێشەوە پاڵەنێ ڕاستەوە ئابێ هەتاکو بینەران ئەگەر لە ماڵەوە سەری پانکەی ماڵەوە بکەن شکاوەتەوە قیت نییە ئەگەر قیت بێتن هەوا نادا بەڵام ئەشکێتەوە چەندێک کۆلێکتیف ڕابچێشێت شتێکە وەکو هەندبرێک سیارێ ڕای بچێشێ ڕیشەکان زیاد دەشکێنێتەوە زیاد بەرزیەکە نێزی کە بێتەوە چەندێ سرعات بدا بۆی هەیە بکەوێتن بەرەو بۆریە بکەوێ و بیبڕێ و ئەو حاڵەتەش ڕووی داوە لەناو ئەمریکا بەڵێ هەلیکۆپتەریش زۆر فڕۆکەی تریش ئەتوانێت سوتەمەنی لە ئاسمان وەربگرێتن لە فڕۆکەی فیولە هی سوتەمەنی پاشار فڕۆکە گەورەیە لە ئاسمانی ئێران بەدەم ڕۆیشتنەوە ئاگری فڕێدا کاک سەلام وەک تۆپی ئاگر و پرشی هەبوو ئەوانە ئەمە چی بوو ئەمە بەچیمە بەسێ بەکارێنرێ ئەمە چەکە بەکارێنرێ یان هەر ئاگدارکردنەوەیە نا لەخێر چەک نییە ئەوە پێوترێ فلێر ینی ئەم پرژە ئاگرە فلێرەوە مەشعلە تۆپی ئاگرە فلێر کە فڕێە داتن هەڵمێکی گەرمایی زۆر بەقوەتی هەیە بە شەرتی ینی بڵین لە هەڵمی مەچینەکەی زیاترە بازە موشکێ دێتن هی گەرمایە بەسمەی حراری ینی حراریە بە دوای مەچینەکەیەکەوێ بۆ گەرمایی دێتن فڕۆکەوانکەی ئەمە فرێدا کاتێ کە هەست بکە لە زەویەوە موشکی ڕووی تێکاتن هی بەرگری ئاسمان یەکسەر دەسەکەوێتە ئەو تۆپانە فرێدا بۆی موشکەکە چوەر بکاتن و بە زووترین کات لەو ناوە دەربچێتن بۆیە ئەوە بەکاردێنێتن دوێنێ ئەمەی بەکارێنە ینی مەترسی لەسەر بووە فڕۆکەوان ئەسڵەن هەرخۆی ئێستاکە بڵین ئەگەر ئێگڵا بێ سترێلا بێتن ستینگەر بێتن هەر کامەی بێتن لە باشان تۆ چەند چرکەیەکت هەیە تاکو تێگری بە لیزەری ئیشەکە بە گەرمایی ئیشەکە بە دوای تیارەکەوێ کاتێک کە ڕۆکەیتە تیارەکە فیوزیەکەیتەوە فڕۆکەوان یەکسەر لە جۆی ئیشارەت تێداتێ ئەڵێ موشەکێ ڕووی تێت کرد ئاگای لێ بێتن کە ئاگای لێ بوو یەکسەر فرێدات ئەو تۆپانە فرێدا پێشەوەی موشەکەکە بۆی بێ وەگەر موشەکەکەش بۆی هات هەر فرێدا دا دووبارە ئاگەڕێنەوە ئەڵێن بینەرانی عزیز ئەگەر بگەڕێنەوە فیلمی تۆپگانیش سەری موشەکەکان کە لە باشاکان هەمووی کەوتە فلێر فرێدان تاکو نامێنێ لە ناو فڕەکەکە ئەوەیە بەکاری دێنێتن بۆی خۆی بپارێزێتن لەو موشەکانەی حراری کە بۆی دێتن زۆر باشە ئەگەر فڕۆکەوان کەوتە دەست وڵاتی دوژمن کە چووە هێرش بکاتە سەری چۆن مامەڵی لەگەڵاکەن ئەو وڵاتە و دانەوێت چی لێ دەربێنن زانیاری و چی لێ دەپرسن فڕۆکەوان کە ئەکەوێتە دەسەڵاتێکی کەوە ینی معاملەی جیاوازە بێ لەگەڵ سەربازێکیان ئەفسەرێکی پیادە و ئەوانە چونکە ئەم بڵین فڕۆکەوان وڵات هەتا کۆی کاتە فڕۆکەوان خەرجی $100,000 زیاتر لەم زەلامە خەرجیەکە تاکو فێر بێتن ئەو ئاسنە بە ئاسمانەوە بێ ئەو نیزامە بەکاربێنێتن ئەو موشەکانە بەکاربێنێتن معاملەی جیاوازە بێتن بە نسبەتی فڕۆکەوان لە وڵاتی خۆی مەشق دراوە چەند پرسیارێکە وڵامیەداتەوە ئیتر نابێ وڵام بداتەوە فێر کراوە ئاها چ سربێکی سکاترن ئاید بە چی سکاترێنێکی ینی سربی فڕۆکەکان لە چۆوە هاتوویتە جۆری فڕۆکەکەت ئیشەکە چییە ناوت و ژمارەکەت ئیشەکە چێمە بەستەوەی بۆ بردومانی ڕۆیشتویتە چۆ بردمانەکەی ئامانجەکەی چییە بووە مەسەڵەن ئەمانە ینی وەڵامی ناداتەوە بەڵام ناوی خۆی ژمارەی خۆی ئەداتن ناو سکاترنەکەی سربەکەی خۆی ئەداتن کە لێی بووە جۆری فڕۆکەکەی بەڵامی ترەوە سێلەوە زیاتر وڵام ناداتەوە بە نسبەت وڵاتەکە لە چوە ئەدەیت هەدەفەکەت چییە ئەگەر ئەمەد نەدۆزیەوە کووتومە هەدەف بەدیلت هەیە هەدەفی دووەمە چوەیە ئەگەر ئەمە لێرە نەبوو چونکە ئەو لە پای خەریتە و هەیە و شفرە هەیە فڕۆکەوانیش دەفتەرە بەستراوەتەوە بە پای بە قەڵەمەوە ئەینووسێ و لەبانی معلوماتەکە هەیە دوای ئەوە سربەکەشی عینی لێپرسنەوە خاڵی زەعیفی فڕۆکەکەت خاڵی هێزی فڕۆکەکەت چییە قیادەت چییە فڕۆکەوانەکان چیەن ئەم معلوماتانە وڵات ئەوێ لی بسەنێتن بەڵام وەکو عام معاملەیەکی جیاوازی لەگەڵاکەن
عملەیەکی جیاوازی لەکەڵ باڵێ چونکە تۆ فڕۆکەوان لەگەڵ فڕۆکەکەی لیوایە سەرباز ینی 2200 کەسە کاتن باشە لە زانستی سەربازیە یعنی ئەو مودەیە کە بۆ فڕۆکەوانێک کە خراوەتە خوارەوە کەوتۆتە خوارەوە دەگەڕێی دوای چەندێکی تر بێهیوا بیت و وازی لێهێنن ئەگەر نەدۆزرایەوە چەند ڕۆژ خۆی بە جۆری شوۆنەکەی کە لی کەوت مەسافەکەی مەسەڵەن خۆی 48 ساعتە چونکە تۆ ئەو خۆراکەی پێتە کە بمێنی لەسەر ژیانە بەشی 48 ساعتەکە دوو شەو و دوو ڕۆژ دوای ئەوە ئیتر واز دێنن بەڵام وڵات هەیە مەسەڵەن ئەمریکا نەخێر ئاڕوا تاکو سێ ڕۆژ چوار ڕۆژ لە چوار ڕۆژی تر واز دێنێتن بەڵێ ئەو فڕۆکەوانە ئەمریکەکەی F-16 کە لە بۆس نەکەوتە خوارەوە لە سێمین ڕۆژ وازیان هێنا تەواو مێدیان بڕی کە بیدۆزنەوە بەڵام ئەو هەرما بوو لەو شاخانە شەشەمین ڕۆژ دۆزیانەوە ئەنجا توانی بە سڤایڤ رادیۆ ئیشارەت بدا یەکسەر فڕۆکەوانێکی F-16 لە ئاسمان بوو هەر هاوڕێی خۆشی بوو ئەو کاتە کە فڕی بوون بە یەکەوە نەمبەر 1 و ئەمە تو بوو ئیشارەتەکەی وەرگر یەکسەروتی دۆزیمەوە لە فلان شوێنە حداسیاتەکەیدا یەکسەر بە هەلیکۆپتەر چوون هێنایەنەوە بەڵام خۆی فڕۆکەوان مەشق درراوە ینی بۆ نمونە 48 ساعت تۆ کۆتاییت پێهات دە هەر جۆرەبی شوێنێبی ئەبێ لەگەڵ ئەو شوێنەیە بگونجەی و بگەڕی بە تایبەتی ئەگەر خواردنەوە هەنت نەما بڕاستیە بێ مێرولە بخۆیت مێرولە باشترین پرۆتینە مێرولە پرۆتینە یعنی هەتاکو فڕۆکەوانە ئەمریکەکە بە دوای شارە مێرولەیە ئەگەڕایی خوارد دوایەوە بە دوای گۆمی ئاو ئەگەر پیسیش بێتن بە دوای بۆق بگەڕێی بیخۆی ئەبێنە ئەمانە مەشق وڵا حەزەکەم ئەگەر چیرۆکی وهات لایە یعنی دوای ئەوەی کە بێهیوا بوون لە دۆزینەوەی فڕۆکەوانێک دوای مودەیەک دۆزی بێتیانەوە ئەو حەدەسانە ڕووی داوانە هەر زۆر ڕووی داوە مەسەڵەن لە جەنگی جیهانی دووەمە لە دەریای سپی بەنسبەت یەکێ لەو حەدەسانی باسی عێراق بکەین جەنگی عێراق و ئێران نەقیبێک هەبوو خەڵکی مووسڵ بوو بخوا ناویم ناکەوێتەوە بیر عامر بوو یان زیاد بوو یەکێ لەو دوو ناوەیە نە عامرە بوو عامر لێدرا لە سعودیە دابەزی بەڵام ئەو فڕۆکەوانەی تر کاتێ لە خەرەجیاندا کە پێوترێ خەرەکەوە عێراق پێوت خەرەک کە لێدرا تیارەکەی لەوێ خۆی فڕێدا ئیتر بەلەمەکەی کرایەوە لە ناو ئاوەکە مایەوە لە ناو ئاوەکە و چووە ناو بەلەمەکەی دانیشت بەڵام کاتێ دنیا تاریک بوو سەری کرد ڕووناچی هەیە وای زانی ئەوەنە لی تێکچوو وای زانی پڕاوەتەوە بۆ تەرەفی سعودیە و قەتەڕەوەوانە بەڵام کاتێ نێزیک بووە لە قەراق گوێی لێڕابوو بە فارسی قسەیانە کرد جارێتر هەوڵیدا بگەڕێتەوە بە بەلەمەکەی بۆ ینی تەرەفی ئەمبەر خەلیج بەرە و وڵاتانی عارەبی مهم ئەو دارەی کە بە دەستێتی پلاسیکەکە لە دەستی کەوت تەسەور کەمانەی خۆڵی ئەم لە ئۆلای ئەوەنە بەدەستی بەبان بەلەمە پلاسیکەکە وای کرد بوو ئەمە پێسی لێ بوو بووە گۆرەویەکانی خۆی بڕی بوو سەرەکەی وەکو دەستکێش کردبوویە ئێرەوەی سێ شەوی پێچوو لە ناو خەلیجە هەر نەدۆزرایەوە چەندجا فڕۆکەی میراجی عێراقی ڕەت بوو فشەگی تەقام تەنویر بە ئاسمان بەس نەیان بینی مایەوە لە ناو دەریا لێنانە سێم ڕۆژی تر ئومێدی بڕا تەواو چونکە 48 ساعت خواردنی پێە ئاویشی پێنەما لە ناو بەلەمەکە وەکو ئەڵەی لە قسەکردنی خۆی ینی لە مزەکەراتی ئەیوت پاڵم دایەوە تەواو بمرم بەس لە ناکاتەوە کە شتێکم بینی لە ناو دەریا نەمزانی هیچ شێ هی ئێرانیش بێت تازە تەسلیمە بن ینی هەرە مرم فیشە گووانەشی پێنەما بوو ئاوێنەکەی بەکارهێنا چونکە ئاوێنەشیان پێە لە هەتاو ڕووی لەکەی مۆرسیە دەیتێ ئیشاراتی مۆرس قەدیم ئەی دەیتێ کەشتێکە بینی دەرچوو مدەمێرەیەکی ئەمریکی بوو ئەمریکەکان هەلیکۆپتەرێکیان هەڵسان و فڕۆکەوانەکەیان هەڵگرت و تقریبان چەند ڕۆژێ لە ناو مدەمیرەکە مایەوە لە نەخۆشخانەکە چونکە پێسی وێران بوو لە خێواوی دەریا و هەتاو دوایەوە دایانەوە بە سعودیە لە سعودیەش نێزیکەی 15 ڕۆژ لە نەخۆشخانە ماس وەزعی تەواو نەبوو دوایەوە گەڕانیانەوە بۆ عێراق ئەم حاڵاتانە لە جەنگا زۆر ڕووەدا سەرەکەی فڕۆکەوان ئەڵێ بزر بوو دوای ماوەیە لە جەنگی جیهانی دووەم فڕۆکەوان بزر بوو دوای یەک مانگێ دۆزرایەوە لە ناو دەریا یعنی ئەم حاڵاتانە ڕووەدا بەڵێ زۆر باشە باس لە ئەهمیەتی و گرنگی فڕۆکەوان بکەین یعنی لەو ڕۆی کە وڵاتان چۆن دانوسانەکەن بۆ وەرگرتنەوەی فڕۆکەوان کە مەسەڵەن فڕۆکەوانێ دەکەوێتە سەر وڵاتی دوژمن ئەوەی کە پەلامارت داوە دوایی چۆن دانوسانەکرێت جیاوازە لە هەر دیلێکی تر
ئەگەر بڵێن جەنگێکی شامل بێ کامڵ تقریبان لەگەڵ ئەفسەرەکانە جیاوازی ناکەن دایانێن هەمویان لێک شۆن بەڵام ئەگەر جەنگێ نەخایەنێ نە معاملەی ئەو جیاوازە وە گۆڕانیشی جیاوازە کە ئی گۆڕنەوە لەگەڵ دیلی ترە یاواتە بە بڵین بە پارە یان داواکاریان هەیە جیاوازە بێتن ئەگەر بڕۆی سەیری شەڕی چەند ساڵی پێش لەمە و پێش بکەیت لە نێوان پاکستان و هندستان فڕۆکەوانێکی هندیان خستە خوارەوە لە ناو پاکستانە کە فڕۆکەوانەکە ناوی ئەبی هەندان بوو لە ڕیشەوە و سمێڵ و ڕیشی هەمووی بەیەکەوە لێدا بوو شکڵێ زۆر سەیری دانابوو ئەبی هەندان کە کەوتە دەست هاوڵاتیان هەتاکو بڵێن سەربازی پاکستانی پێگەی زۆریان لێدا ئینجا سەربازە پاکستانیەکان باوشیان لێدا و نیان هێش خەڵک لێ بدا بەڵام سەیری معاملەی بکەی معاملەیەکی جیاواز بوو دوایەوە لەسەر سنوور وەزیری دەرەوەی هەردوو وڵات و ئەوانە و جلوبەرگیان گۆڕی و دایان پێی و ڕێزیان لێگرت فڕۆکەوانەکانی پاکستان تاکو و دایانەوە دەست هندستان یعنی لە نێوانیانە معاملەیە هەیە ڕێزگرتن لە بینی خۆیانە تایبەتی فڕۆکەوانی عێراقیش وەختی خۆی کە لە ئەبوظەبی دابەزی بە 25 فڕۆکەوانە سەربازیەکانی ئیمارات لەگەڵ شێخەکانە کردیانە دەمەقاڵی ئەمیرەکانە ئەبێ ڕێزی لێ بگرن شتێ بۆ حادسێ وەختی خۆی ڕۆژە ئینشاءڵڵا باسێکن کە چی ڕوویدا بێتن لەوانە زۆر باشە هەر لەسەر ئەوە فڕۆکەوانی ینی کەوتنە خوارەوەی فڕۆکەوان پێمان بێت لە شەڕی کەنداویشە عێراق چەند فڕۆکەوانێکی کەوتە دەست بەڵێ ئەی مامەڵێ ئەو کاتە ینی حەزەکەم باسی ئەوم بۆ بکەی عێراق چۆن بوو لەگەڵیان و چیان بەسەر هاتدوایەوە ئەو فڕۆکەوانانەی کەوتن عەقیدێکی ئەمریکی بوو فڕۆکەی ئاینی F-15 پێ بوو ئەمانە ئەمەی ناوەڕاستی F-15 ئەمەیان 16 ئەوەی ئەو ئەخیریش ئەو لاشەر 16 جیاوازیە 15 لە 16 گەورەترە حەجمی و ئەوانەی و دوو دەفەی پێوەیە و عەقیدێکی ئەمریکی بوو کەوتە خوارەوە لێنانە دوو فڕۆکەوانی بەریتانی کەوتنە خوارەوە فڕۆکەی تۆرنادۆیان پێبوو دوایەوە تۆرنادۆیە تر کەوتە خوارەوە هەرعینی گیرە تقریبان بڵێن 3 فڕۆکەوانی ئەمریکی ئەو کاتە گیرا و دانێکشیان کوژرا مرد ئەویان کە سپایکەر بوو مایکل سکۆت سپایکەر لە یەکەم ڕۆژی شەڕا لێدرا لە عەرعەر خستیانە خوارەوە معاملەی ئەمانە جیاواز بوو عێراق شاردیانیانەوە دایانی ناو هیچ عزیەت وانە نەبوو بەڵام عێراق لە هەمان کاتە هەڵەکەی ئەوەڵی نەکرد لە تەلڤیزیۆن دەرچوون بە شوێنەکە دیار نەبوو لە کوێ وەکو ژێرزەمیە و شتێ بوو هاتاکو ینی دوو فڕۆکەوان ئەمریکیەکە وەکو بڵێ دیار بوو ئەترسان کە سەیری دەوروبەری خۆیانە کرد چایان بۆیان هێنابوودیان نابوو عێراق چای بخۆنەوە ئەنجا پرسیاریان لێیان لە پرسی و ئەوانە بەڵام کاتێکە عێراق ڕووخا دوای ئەوە لە ناوچەی بڵین فەحامە لە بەغا لە قەنات کە ئەڕۆی بەرە و جەزیرەت بەغداد ئەلێ شعبەی استخباراتە بوو منزومەی استخبارات لێوێ بوو نەوەک منزومەی استخباراتی 5 لە کازمیە لە فەحامە بوو لێوێنانە لەوێ زندان کرابوون لەگەڵ دیلەکانە ئەمریکا گەیشتە سەری کەسی لە نەما بوو هەمووی ڕای کرد و ئەمریکا چوە ژوورەوە سەیری کرد فڕۆکەوانەکان و دیلەکان لێوێنانە و دەریانی کرد ئەو کاتە لەو ڕزگاری کردن باڵێ ڕزگاریانی کرد بەریانی زۆر باشە گریمان ئەو فڕۆکەوانانە ینی یا فڕۆکەوان کە دەکەوێتە خوارەوە دۆزرایەوە لەلایەن وڵاتەکەی خۆیەوە و هەڵگیرایەوە چی جۆرە لێکۆڵینەوەیەکی لەگەڵەکەن چی جۆرە پرسیارێکی ئاراستەکەن وڵاتەکەی خۆی جارێ پرسیاریەوە ئەکەن چۆن لێدرا چی کرد کە خۆی بپارێزێ لەوێ چونکە ئێمە گەر باس بکەین سەیکە F-18 کە موشکەکەیان بۆی تێگر ئەویش هەر جواری ئێگڵا بوو F-18 ئەگەر ببینی نۆجی سوڕایەوە موشکەکە بێلایان ڕەت بوو یانیوە خۆی نەجاتدا بەڵام ئەگەر لە پشتەوە بۆی بێ شەرت نییە بەری بکەوێت لە دوورەوە ئەتەقێتەوە پارچەکانی بۆ فڕێداتن ئیتر ئەو لێ کۆڵێنانی ئایا تاوانبارەیان تاوانبار نییە ینی سوچ و خەتای ئەمیتیان باڵێ ئەبێ لێ کۆڵینەوە لێ بکرێ دوای ئەوە ئەو پرسیارانەی تر ئەو جۆرە چەکەی کە لێ درایت چی بوو چی نەبوو تۆ چیت کرد ینی ئەبێ هەمووی بخێندرێتەوە ینی لەو فڕۆکانە حادسەی مەسەلەن هی عێراق لە ئەسفەهان لە نەجەفاباد مێک 25ەکە کەوتە خوارەوە بێمێشکی قیادەی عێراقی بوو فڕۆکەوان ئەیوت کاکە لە زەویەوە لێدراوم ئەیانوت نا لە ئاسمانەوە لێدراوی دارەکەی لە دواوە مێک 25ەکە پارچە بوو
بەڵام توانی بگەڕێتەوە قاعدەی ئیمام عەلی لە ناسریە دابەزێ وایان لێی کرد ینی ئیهانەتی ئەفسەرەکەشیان کرد فڕۆکەوانەکە کاکە من لە زەویە لێدراوم ئەیانوت تو ئاگال لە خۆنەبوو لە ئاسمان ئاخری فڕۆکەیە تریان نات بۆ ئێنانە عینی جۆرمێک 25 بۆی بزانێ وایەیانوانە لە عینی لە موشکی ڤۆڵگا لە سینەوە وەریگرتو بووی ئێران لە کۆتایی شەڕا تازە عێراقش نەیە زانیەوەی هەیە لە بانکیەکانی نەجەف ئاباد لە ئەسفەهان موشکێکان لێدا و خستیانە خوارەوە ینی ئەمانە ئەبێ بخێندرێتەوە سەبەبەکەی چییە؟ ئەم وردەکارێکی لێوەڕێت بەڵێ بەڵام فڕۆکەوان دوای ئەوە ببوورە زۆر فڕۆکەوانەیە لە 1970 ئیتر ناتوانێت بفڕێ تەواو فڕین ناکاتەوە نایکە لە 1970 یان زیاتر ناتوانن فڕین بکەنەوەی تر کۆتاییان پێ یەک خۆفرێدان لە تەیارە عملیاتێکی ئاسان نییە ینی کە تۆ ئیجێکتەکەی بە کورسی دەرەچی جارێ و قاشانەی قەدت ئەبێ وەکو جێڕی بچووکی هەیە ئەبێ هەمووی تونندکەی عمود فەقەریت فەقەراتت تێکەچێتن ئەنزیلاق پەیا ئەەکەی پا دەست شکاندن ئەم حاڵەتانە هەمووی ڕووەداتە نۆک ڕوونادا لەبەرەوە تووشی ئەم کێشانە ببیتر بە کەڵک فڕۆکە نایی کە جارێتر سوار فڕۆکەی جەنگی ببیتن مەجگە لە لایەنە دەرونیەکەش لایەنە دەرونیەکەی تەسیرکردنی بەڵێ ئەوە شەرتە بەڵام ئەگەر لە ناوڵاتی خۆی کەوت هیچ ینی تاوانبار نەبێ ئەو شتانەی پێێتی وەکو سەعات و عینە گووانی کە بڵین زمەیە حکومەتە پەرەشوت و دەمانچە ئەوانە هەموویە بێتە هەدیە ئەیدەنێ بۆ خۆی بەڵام فڕۆخۆ فرێدان ئاسان نییە لە فڕۆکەیانی ئاوها نییە بڵێ هەمویان نەجاتیانە بێتن بە سەلامەتی دێنە خوارەوە من سپاست دەکەم سپاس بۆ تەواوی زانارەکانت لە ڕاستیا بە گرنگم زانی کە ئەم بەرنامە تەرخانکەین بۆ چکل لە دوێنێەوە ڕاستە شەڕ بەردەوامی هەیە بەڵام کەوتنە خوارەوەی و فڕۆکانە دەنگ و هەڵایەکی زۆری دروست کرد بە تایبەتەوەی کە فڕۆکەوانێکیان نەدۆزراوەتەوە سپاست دەکەم چەرچاوەکەم سپاس بۆ بینەریەوەش تاڵقەی داهاتوو بەخواتان ئەسپێرم و خواتان دەکەم